لەم تۆرەی بانیز باش کوردستاندا تایبەت بە پاسکیل قسە دەکەین لە ئێستا و لە ڕابردوودا ئێمە باس لە ئەزمموی پیشەوەرێکی دێرینی سلێمانی دەکەین کە ماوەی زیاتر لە 70 ساڵە کاری فرۆشتن و هەروەها چاکردنی پاسکیل دەکات. وەستا سلێمان عەبدوڵڵا پاسکیلچیمان لەگەڵ دەبێ دا سلێمانیەوە وەستا سلااوت لێبێ سپاس بۆی لە بانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری تۆ یەکێکی لە دێرینترین پیشەوەرەکانی شاری سلێمانی کە تا ئێستا لە کارەکەی بەردەوام دێ. دەمەوێت بگەڕێنەوە سەردەمی گەنجی تۆ چەندێک پێش ئێستا و بە دیاریکراوی کەی بوو دەستە بەم پیشەیە کرد. تقریبا پێشەکەی بە خێراتی کەتانەکەم ناوم سلێمان عەبدوڵڵا ساڵحات ناسراوم بە سلێمانی عەبەکە لە ساڵەکانی 48ەوە براکەم خەریکی ئەم پاسکیلە بۆ من لەگەڵیا بووم ئەو وەختە من تەمەنم 6 ساڵان بووە ئیتر لەگەڵیا ڕۆیشتوم مەکتەبیشم لەگەڵیا کردووە هەتا کونیە ئەم حەدەی کە ئێستا ساڵی 2022 لەگەڵ پاسکیلاین بە فرۆشتن و بە چاکردنی بە ئەشیای احتیاتی پاسکیلیش بە فرۆشتنی. بەڵێ واتە ئەتوانین بڵین ئەم پیشەی تۆش ساڵەکانی قدیمە بڵێ لە ساڵەکانی قدیمە خەڵق پاری کەم بوو پاسکیل نەئەتوانی بکرێ پاسکلێک بە 18500 نار بوو مارکەیەکی ئینگلیزی بەڵام ئێستا وەکو جاران نییە پاسکیل زۆر بوو و سعرەکەشی پاسکلەکەی هەرزانترە لە چاو جارانە. جاران پاسکیلمانەیە بکرێ بۆی کە خەڵق سواری بێ و فێری پاسکیل بێ براکەشم بە لە ساڵەکانی پەنجاکانە بە 350 خەڵقی فێری پاسکیلە کرد و کەیگو لێ خوڕە بەسەر جادەکە بڕۆ بەسەر دەکار ڕێگ و تەواو حەدی دۆ تەواو 350ەکە تەواو بوو. پاسکیلمانەیە بکرێ پاسکیلمانەیە بکرێ پاسکیلی تازەکان سعاتی بە 120 فلس پاسکیلی کۆنێژ سعاتی بە 100,000 و بە 100 دینار و 80 دینار لەو وەختەوە ئێمە لەگەڵ پاسکیلاین. کاک سلێمان پێم وابێ تۆ لە سەردەمی مەلیک فەیسەڵەوە بەردەوامی لە ئەم پیشەیە دروستە ینی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مەلیک فەیسەڵ تۆ لەو کاتە تا ئێستا خەریکی چاکردن و فرۆشتن و کڕینی پاسکیلی هەروە پێمان بڵێ ئەو کاتە کە سەردەمێکی ئەوەندە کۆنا خواست لەسەر پاسکیل چۆن بوو لە نێو خەڵکدا بەکارە هات؟ زۆر پیاوی پیر کاکە عیبە سواری و پاسکیلە بیت کورەوە پاسکیلە کەوی سارەیەک کا بەژێرەوە ئەمری تر ئەوی دیعاینان بڵاوە کردەوە بەڵام گەنجەکان هەر سواری پاسکیلە بوون بەکرێ گەنجەکان هەر سواری پاسکیلە بوون بکرێ و بە سەعات ئەیان بر بکرێ. ئاها باشە لەو سەردەمەدا بە مەبەستی کارکردن بە چ مەبەستێک زیاتر پاسکیل بەکار دەهات؟ پاسکیل بەس بەکریان پاسکیل تقریبن لە 12 پاسکیلمانە بوو بە ڕۆژانە ئەیان بر بکرێ بە سعاتی بە 120 فلس پاسکیلی تازەکانە کۆنەکانیان سعاتی بە 100 دینار سعاتێک سوارە بوو ئەگەڕا بەلای سەرچنارە ئەو ناوە ئاهاتەوە 120 دینارەکەی 120 فلسەکەی ئەیە ئەو وەختە بۆ شێوەیە بوو خەڵق زۆر ئیمکانیەتی نەبوو پاسکیل بکڕێ. زۆر بوو ئەو وەختە وەکو ئیسانە بوو ئیسا عالەم بەزعی باشە شکر. بڵێ کاک سلێمان سەردەمێکی زۆر کۆن پێش ئێستا 70 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستاش ئێستاش بەردەوامی لەم پیشەیە پێمان بڵێ پاسکیلی کام سەردەمە باشترە 70 ساڵ پێش ئێستا لە ڕووی کوالێتیەوە نەک لە ڕووی تایبەتمەندیەوە ئەو سەردەمەیان ئێستا لە ڕووی کوالێتیەوە پاسکیلی ئینگلیزی باشترین پاسکیل بوو کە بەریتانیا دروستێ کرد مارکەی زۆر بوو پاسکیلی ئێمە وەکیلی ڕۆژ بوون لە شەریکەی بەریتانیاەوە پاسکیلمان بووە و لە لاشەکەی ئەنووسرا وەکیلی عامفی عێراق یوسف عەبدوڵڵا ساڵح ئەو وەختە پاسکیلێ تقریبن بۆ کوڕا و کوڕی ئیشیە کرد و قایم بوو ناشکە ئەگەر شوێنێکی بشکایە پارچەی هەبوو پارچەیەکی تێکردەوە تازە بۆ پاسکلەکە بەڵام ئێستا پاسکیلێک هەر بەشی ساڵ و ساڵونی و 2 ساڵ دەکات لەبەرەوە هەموو ئاشای پاسکلەکان نەرمە و خەفیر دروست کراوە.
وتت کە لەگەڵ براکەدا کارت کردو یان لەگەڵ براکی خۆت کارت کردووە پێمان بڵیان ئێمە بەگشتی پیشەیەکی ئەتوانی بڵێن پیشەیەکی خێزانێت و تا ئێستا بەردەوامی پێدەیت بەڵێ حتا خوشکەزا و برازامان هەیە چوون بۆ سوید و ئەو ناوە لەوێش ئیشی پاسکلیان کردووە هەتا کونیە بە جێدەش بڵاوی کردێتەوە بەعزە ئیشێکمانە کرد لە پاسکی لە تقریبا لە ئەوروپا هینی نەبوو یعنی نیانەزانی مەسەرەن لاسیکی ئۆستۆپ دەست ناکە و وەختە تەختەی سنۆکەچە بۆمان بڕێەوە و ڕێک ئەمان کرد بە لاسیکی ئۆستۆپەکەی بۆ ئۆستۆپ ئەیگرت و ڕێک و پێک ینی بەعزە ئیشێکمانە کرد چوب ئەمان کرد بەناوێکە چوبی بچووک دەست ناکەەوە ئەمان کرد بەناوێکە ئیشەکە ئەبر بڕێەوە لە ئەوروپا و خوشکەسایەکەم هەبوو تقریبا لە شاگرد بوو لە دوکانێکی گەورە لە شەرکەی گەورە جایزەیەکیشە نایەکە ئەو ئیشانەیە کرد لەوێ ئەیگۆ ئیشانە لێرە دروست نەبووە خەت ئێمە هەر بەردەوام بوون لەسەریا یعنی کە سوکارەکەمان زۆری لە ئەوروپای سار خەریکی ئیشی پاسکیلن کاک سلێمان ئێستا چێژ لە پیشەی پاسکیل چێتی و هەروەها وەستای پاسکیل و با بڵێن فرۆشیاری پاسکیل دەبینیان هەفتا ساڵ پێش ئێستا زیاتر چێژ لە کام سەردەمە دەبینی لە ڕووی ئەوەی کە هاوڵاتیان مامەڵەکردنیان لەگەڵ ڕین و فرۆشتنی پاسکیل ئێستا تقریبا ئێستا کڕین و فرۆشتنی پاسکیل زۆر زۆرە ئێستا باشتر لە ساڵانی قەدیم ساڵانی قەدیم پاری پێ نەبوو هەموو کەسێکها داوای قەرزێک کرد پاسکلیمانایە بە قەرز پاسێکمانایە بە 18 دینار 2 دینار لە پێشەوە مانگی بە دینارێک ئیتر زۆریان قیسەکەشی بۆ دەفع ناکرد لەبەر بێ پاری پارە کەم بوو بەڵام ئێستا پارە زۆرە پێش تقریبا ساڵێ لەم و پێش پێوەکە وتی کاکە بڵێ وتی پاسێ بەم کوڕم خوا پێشی بڵێ چەند پاسکرێ هەیە دم کاکە چەند پاسکرێ وتی وڵا بەم تازەوە کە ئەکڕم 4 پاسکلم هەیە بەڵام ئەو وەختە سلێمانی هەمووی سی پاسکلی چ پاسکلیتیانە بوو ئێستا زۆر زۆر سەرفی پاسکلی زیاتر لە چاو ساڵانی جارانە زۆر باشە پێم وابێ برازاکانت لەگەڵت کارەکەن دروستە کاک سلێمان بڵێ برازا و کوڕەزامان هەیە لەگەڵما کارەکەن کچەزامان هەیە لەگەڵما کارەکەن ئیستا تەواو فێرێککردون کاک سلێمان هاوشێوی خۆت شارەزات کردوون لە چاککردن و مامەڵەکردن بە پاسکیلەوە و ناسینەوەی پاسکیلێکی باش بڕوا بکە کچێکیشمان هەبوو تۆزێ وریا بوو ئەوەش مێنایە دوکان ڕۆژکان نەوالی سایدلێ هاوتی وڵی تۆ زۆر زیرێکی کە تۆ کچەکان زۆر فێری پاسکیل کردووە وتم تەسلیحاتیش زانن ئەوانە یعنی مناڵەکانمان هەموو ئیشی پاسکیل دەزانن وتت لە سەردەمی جاراندا ئێوە هەنێ فەن و هەنێ هوەرتان بەکارهێنا بۆ چاکردنی پاسکیل لەو سەردەمەیە ینی پاسکیل هەبوو بەڵام پێداویستەکانی بەپێی پێویست هەبوو بەڵێ داوامانە کرد تقریبن بە مانگونی و 2 مانگ لە بەریتانیاەوە ئەگەیشت بە قەناتی سوێسا ئەگەیشت ئەو وەختە ڕێگا بۆ عێراق هەر قەناتی سوێز بوو لە لوبنانەوە بڵێ نەهات ئەشای پاسکیل لە بەریتانیاوە بە مانگونی چیمان بیستە پێمانە گەیشت جاریا بووم بە مانگونیەکە بە کەمتیژە بە مانگی کەمتیژە هات باشە باسی هەنێ فەنت کردووانێ هوەر و لە شێوازی چاکردنی چوپ و چەند بابەتێکی دیکە لە پاسکیلەکە ئێستاشا ئەو فێڵانە بەکارەهێنرێت بڵێ ئێستا نای لەبەرەوە ئەشیا زۆر زۆر ئێستا کە داواکەین بە 25 شەو مانگێک لە سینەوە چی داوا بکەین بۆ مانهێنن کە تۆلۆکمان لە ڕخەمی کۆدەکەی لەسەر کۆدەکەی بۆ نووسین و بۆوانێنن و پارەکەی بە تەحویل بۆ نێرین سەرەتای کارکردنی تۆ خۆت باشترین جۆری پاسکیلی ئینگلیزی بووە ئێستا باشترین جۆری پاسکیل چ جۆرە پاسکیلەکە بەڵێ ئێستا پاسکیلی یابانی زۆر چاکە بەڵام تۆزێک گرانەکەوێ خەڵقەکە سەر ناکاتە سەر گرانێکە پاسکیلێکی یابانی تقریبا 6 وەرەقە 7 وەرەقەی تێچێ بەڵام پاسکیلی سنگ کامی باشە وەرەقە و نیوێکی تێچێت لەوە زیاتی تێناچێت خەڵقەکە مجبورە هەر سینەکە بەکاربێنێت ئەی کاتی خۆی با بڵێنەکە زۆر ئەتیمادی یاوە بە پاسکیلەکە
با بڵێن هەفتا ساڵ پێش ئێستا کاتی ئەو خۆی بەس کاتە نرخی پاسکیلی پاسکیلێکی ئینگلیزیمانە بوو، باش ئینگلیزی و مارکی تازە چاک. و نوێ بە چەند بوو؟ بەڵێ بە 1500 دیار بە قەرز ئەمانە دوو دینار لە پێش ئەو مانگی بەدارێک بە نەختیش ئەمانە بە 16,000 16 دینار یا هەزار؟ نەک 16 دینار 16 دینار زۆر باشە کاک سلێمان 16 دینار وەختە 1000 نەبوو هەر دیارە بوو زۆر چاکە با بڵێن 16 دینار لەگەڵ بۆ نەوەڕقەکەی ئێستاە بۆ ئەو سەردەمە 16 دینارەکە زۆرتر نەبوو لە ئەو 100 دلاری ئێستا ئێمە مامەڵی پێواکەین بۆ کڕینی پاسکیلێک زۆرتر بوو بە کەم کەسێک کڕی هەموو کەسێک بە بڵێ زۆر بوو پارە کەم بوو خەڵک زۆری بە قەرزێک کڕی کەفیلێکی هێنا ئەمانگو بە کەفیلەکەی ئەگەر کاکە ئەم کوڕە پاری ماگانی نەیە ئەبێت تۆ بیت ئەبێت دەستکەی بەگیفان تا یەکسەر پارەکە بیت ئەوش ئەیگو باشە ئەمانگودا ئیمزایەکی بکە لێوانە ئیمزایەکی کرد و پاسەکەی بە ئینسانی باشە بۆ هەموو مانگی قیستەکەی هێنا بەعزە کەسیژە بوو لارو لەوێر بوو ئەوە بڕۆنیشتە سەر بمانە بە محکەمە و مان کرا بە داوا بەس ئەو وەختە داواکە بە ئاسانی ئەڕۆژ بەڕێەوە بەبێ ئەوەی کە بەرتیل بێ ئەوەی شت بێ بەخوا پۆلیسێک لە لادەیەکی دوورەوە هێنامانەوە لەسەر 2 دینارونی و بە حەبسی هێنامانەوە لەسەر 2 دینارونی و لەسەر 2 دینارونی ئەی باشە قەت بەسەر تا هاتووە پاسکیل بەی بەکری و دوای پاسکیلی بۆ نەهێنرێتەوە کاک سلێمان بیبەن و نەیهێننەوە یا بێتە بەکرێتۆش بڵێ ئەوە ڕوویاوە ئەمانە بەکرێ ئەوانی کە نەمانە ناسی ئەمانگۆ هەوێکە دانێ هەوەکەشی دانا بە ساختەشێتی هەوەیەکی ساختی دروست کرد بوو پاسەکەی برد و وەختێکمانە زانانی لە کڕک فرۆشتێتی یا خوددا هەولێ فرۆشتێتی ئەوانە شیڕێتیا ڕێکە بەس کەم بوو زۆر نەبوو یعنی بە مانگونیوە جارە شتێکی وا ڕۆیە بە 2 مانگ جارە شتێکی وا ڕۆیە ئێستا دوکانی فێڵبازوانە کەم بوو ساڵان زۆر چاکە ئێستا دوکانی پاسکیل زۆرە کاک سلێمان یعنی لە هەموو شوێنەکە دوکانێکی پاسکیل هەر هەیە لە سەردەمانی کۆنە 70 ساڵ پێش ئێستا لەم سلێمانی خۆمانە چەند دوکانی پاسکیل هەبوو بەڵێ تقریبا 7 هەبوو ئێمە ئەو کەسانی کە گەنج بوون بڵێن گەنج بوون لە مەکتەب 3 مانگی تحتیل لە بوون 5 پاسکیلمانەیە ئەمانگو ڕۆ لە شوێنێکە بیە بکرێ و بە 3 بەشێکی بۆ تۆ و بەشێکی بۆ ئێمە بەشێکی بۆ شکانی پاسکیلەکان پاسکیل بە کەس مەبژێرە کەشکا پێی مەبژێرە ئەوان پێوت ئەوە تقریبا 19 فەرمان هەبوو لەو ساڵانە جاری وا بوو لە هەڵەبجە و مەڵەبجەش ئەو فەرعانەمان دانا سەری مانگان ئاڵی گۆڵم فرۆشتووە بەشێکمانەیە بخۆی و 3 بەشی 2 بەشیمان هەڵەگرت بخۆمان سەردەمانێک کەسانێک هاتوونەتە لای کاک سلێمان و پاسکیلیان کڕیوە ئێستا بوونەوەکانیان بۆ منداڵەکانیان یەنەوە لای تۆ پاسکیلە کڕن لەمانەیە هیچ یادەوەرێکە هەیە کە بۆ ئێمەی بگێڕیتەوە بۆ بینەرانی بگێڕیتەوە شتێکی خۆش بەسەرە هات بێ بخوا ئەوانەیە ئەڵێ خۆم پاسکلیم کردەوە بە مناڵی لەگەڵ باوکم هاتووم ئێساش کوڕەکەم لەگەڵ من هاتووە پاسێک پێبژێ مێش دایمەنەوانە تۆزێک لەبەرەوە لە کۆنەوە دۆستمانە و هاوڕێی بەرنامەوان تۆزێک خاتمانە گر لە سیعرەکەی بەڕێزەوە پاسێکمان پێ فرۆشتن باشە ئێستا عتەڵات و با بڵێن کێشەی پاسکیل چاککردن بەراورد بەڕابردوو چۆنە ینی ڕابردوو زیاتر پاسکیل پێویستی بە چاککردن بوو یان ئێستا زیاتر پێویستی پێەیە ڕابردوو پاسکەیەکمان پێ فرشت مانگی جارێک هاتەوە بۆ لەمان ئێستا کە پاسیلی پێفرژین لە پاسی ڕژێتەوە ئای پادەکەی شکا و ئای ئستۆپەکەی شکا و ئیسا پاسەکان نەرمن و جاران پاسکلی جاران نییە پاسکلی جاران 3 کەس 2 کەس سارە بوون ئیسا هەر تەحمل 1 کەسەکە پاسکلەکان پاسکلی جاران زۆر قایم بوو زۆر زۆر چاکە پاسکیل جۆری زۆرە کاک سلێمان بێگومان خۆت باشترە زانی گەر باسی جۆرەکانی پاسکیلمان بۆ بکەیت چوزانم باس لە پاسکیلی دەبڵ و پاسکیلی پێشبڕکێ و ئەمانە کرێت جیاوازەکەیمان پێ بڵێ تۆ لەم بابەتە ئەزمونێکی زۆرە هەیە جیاوازەکەی پاسکیلێک دروست بۆ ئێستاوە جاران ئەوە نەبوو قەدیم پێڵن پاسکیلی سیباق تقریبان 5 کیلۆ 6 کیلۆ پاسکلەکە وەزنێکی زۆر سووکی هەیە و قایمی شەو سرعتەکەشی زۆر ئەڕوە تقریبا ینی 6 ئەڕوات وەکو کیلۆمتر لە پایدارا بە سرعت 650 بۆ پاسکل زۆرە
بەعزە پاسەی کەش هەیە بۆ شاغە بێ پێڵم پاسکیلی جەبەلی تاکانی قەڵەوە بۆ سەر گرد و بەرد و دار و ئەوانە سەرەکە و بە ئاسانی ئیستا ئەوانە هەیە بەس ساڵانە و قەدی ئەو مۆدیلانە نەبوو پاسکیلی سیباق ساڵان قەدیم نەبوو بەس پاسکیلی ڕۆشتە نەبوو باریان سنووقێکی خستە سەر لە دواوە باری شتی تێ کرد تقریبن 20 کیلۆشی تێ کرد و زۆر کەس وەکو حەماڵیشی پێ کرد زۆر کەس ماسی پێ بر بۆ لەلادیەوە ماسی پێ هێنا بۆ سلەیمانی بۆ شار بە خۆت بوو پاسکیلەکە توانای هەڵگرتنی ئەو 30 کیلۆ 40 کیلۆی هەبوو پاسکیلەکە ئێستا زۆری هەولێر بە زۆری ئەوانە هەر بەکارێنن ئەو پاسکیلانە بۆ کاروباری خۆیان هەولێر و کەرکوو بەس لە سلەیمانیان سلەیمانی لەبەرەوە منتیقەیەکی شاخە هەورازی زۆر زۆرە زۆر پاسکیل تایە ناژی وەکو هەولێر و وەکو کەرکووک کاک سلێمان هیچ پاسکیلێکی سەردەمی کۆن ماوە تا ئێستا هەڵەگرت بێ مێژوویەکی تایبەتی هەبێ لە لات پێگەیەکی تایبەتی هەبێ لە لات تا ئێستا هەڵەگرت بێ دانەیەکمان ماوە بەڵێ دانێکمان ماوە لە مەخزن دامناوە تقریبان لە ساڵی 61 چوون بەلای باوکمتم بابە هەژ دیارم بەوێت و کاکە بۆچی داهژ نەوتم وڵاو پاسکلێم کڕیوە ئەزانم قازانجەکە من پارەکە دێمەوە هەژنارەکەی بەژماردم و پاسکلەکەم کڕی پاسەکە کوڕێک بە قەرزێ نابووی تۆزی سواری بوو تاقدی لێچوو بوو لێم کڕی و ئێستا پاسکلێمان ماوە ئەو پاسکلە ئینگلیزیە مارکەی هەمبەرە HUMBR ئێستا شەر ماوە ئێستا شەر بەکەڵکی ئەوەیەت کە بەکاری جاریاومە بە جەماعەتی تەمسیلچەکان بەڵێ ئێستا لە تازەیە باشتر لە تازەیەکی ئەم زروفە باشترە تقریبن 3 جار ئەو پاسکلە ماوە بە جەماعەتی تەمسیلەکان بیزوەرەقێ $دۆلارێکیانەیە و دەڕۆژ 15 لایەن نەمایەوە تەمریان لەسەر کرد و لە عادی فیلمی تەمسیلەکە ئەیان خسە سەر تەمسیلەکە ئەو پاسکیلە تەمسیلەکان لەسەر مۆدیلی کۆن دەریانە هێنا 3 جار ئێستا ئێستا بردویانە ئەو پاسکیلە بۆ تەمسیلکردن کاک سلێمانێک کە 7 ساڵ کڕین و فرۆشتن و چاکردنی پاسکیل پیشەی بێت خۆی پاسکیل سوارێکی چۆنە؟ بەڵێ وڵای ئەزانم لێ فڕم و تۆزێ لە گەنجێتیە تۆزێ کەشخێتیم پێوە کرد بەڵا بەخوای سا و تاقەتم نەماوە جاری وا بۆ 10 دقەیەک لەسەر پاسلەکە وەستام ناکەوتم بەولەوە لە هەر بەوەستانن ینی جگە لە خوڕینەکەی و کاتە فەنوفەناتی شەکرد بە پاسکیل ئەی تۆ ینی خۆت و براکەت خاوەنی دوکانێکی پاسکیل خۆت زوو پاسکیل ئەبرتە دەرەوە و فەڕی پێ بکەیت و بە کوردێکی خۆمان شانازی پێوە بکەیت لە نێو جادەکانە لەسەر شەقامەکان بۆی نان خواردن و بۆ ئەو خواردنیش ڕۆشتم لە مزگەوتی حاجغمی ئەومە خواردەوە مزگەوتی حاجغم کانی بوو ئەوەکە سار بوو لە هاوینە سواری پاسەکە بوومشم لێ ئەومە خواردەوە زۆر باشە کاک سلێمان ئەبێ باسی پاسکیلی سێتایەمان بۆ بکەیت جاران بوونی هەبووە و خواست لەسەری چۆن بۆ لە ئێستاە چۆنە بەڵێ جارانیش هەبووە بەڵام جاران یە قیاسە بوو پیامەوە پاسکیلی شانزەی بچووک بەڵام ئێستا پاسکیلی گەورەش کراوە بە سێتایی بە دەستورێکی زۆر جوان زۆر جار ژنە مەسوولەکانیان ئەیکردن تقریبان بە زۆریە ژنە مەسوولەکانی کردن ئەڵێ ڕاضەیە لە حوشەکانمانە سواری ئەو پاسکیلە نابین ئەو پاسکیلانەمان زۆرە ئێستاش حەجمەکەی گەورەیە و پایدەری هەیە و سورعەتی لەگەڵایە کە سەریعیش بڕوە لەوانە ئێستا ماومانە مۆدیلی تازە نەمانە ساڵان ئەم مۆدیلە گەورەیە نەبوو سێتایی نەبوو گەورە بێت طبعاً ئێستا پاسکیل کاتە پاسکی لە کڕی سێرەکەی کڵاوی لەگەڵایە پارێزەری ئەژنۆ پارێزەری ئانیشکی لەگەڵدایە سەردەمانی کۆن ئەمانە هەبوویان هەر پاسکیلەکە بۆ ئەتکڕی و تەواو هەر پاسکیلەکە بووتەوە هەر پاسکلەکە بوو ئێستا زۆر پاسکیلێ ئەو شتانی لەگەڵایە زۆر پاسکیلژەیە کە جملەی کڕی ئەوەی لەگەڵانی ئەگەر تەڵەبی بکەی بڵێ ئەوم بۆ لەگەڵادانێ ئەو ش بەدانێ و دوو شتێک $2 $2 زیاتر لێ وەرەگرێ $3 زیاتر لێ وەرەگرێ بۆ ئەو کڵاوی ئەژنۆی و بۆ کڵاوی سەر و ئەوانە ئەوە زۆر مەرغوب نییە ئێستا لە سلەیمانیە چون هەموو زۆر باشە کاک سلێمان تۆ پیشەوەرێکی دێرینی ئەم شاری سلێمانیەیت 7 ساڵە لە
کڕین و فرۆشتن و چاکردنی پاسکیلا کارێکی ئەمانەوێ دواوتەی تۆ دەربارەی پاسکیل و دەربارەی سەردەمی کۆن و ئێستا بە ئێمە بڵێیت بۆی لە ئەرشیفی کەناڵی NRTیا هەر بمێنێتەوە پیشەوەرێکی دێرین لە ڕێگەی کەناڵەکە ئێمەوە پەیامێکیە بێت. بەڵێ کاک سلێمان دیارە کاک سلێمان بەباشی گوێی لە دەنگی من نییە. کاک سلێمان ماوەی 70 ساڵە با بڵین لە سەردەمی مەلیک فەیسەڵەوە لە چلەکانی سەدەی ڕابردووەوە تا ئێستا پیشەی کڕین و فرۆشتن و چاکردنی پاسکیلە، باس لە نرخ و باس لە شێواز و باس لە کوالەتی جیاوازی پاسکیل دەکات بە وتەی کاک سلێمان کە ئەزمونێکی زۆر و درێژی هەیە لەم بوارەدا. دیارە لە سەردەمانی کۆندا پاسکیلی ئینگلیزی باشترین جۆری پاسکیل بووە کە هەندێک جار بە 18 دینار، هەندێک جار بە 16 دینار مامەڵی پێوە کراوە. بەڵام ئێستا خۆشمان دەزانین ینی جۆری جیاوازی پاسکیل زۆرە، وەکو کاک سلێمان ئاماژی پێکرد لە ئێستادا باشترین جۆرەکانی پاسکیلی یابانیە، نرخێکی زۆری هەیە، بەڵام بەگشتی ئێستاش خواست لەسەر پاسکیل بوونی هەیە. کاک سلێمان عەبدوڵڵا پاسکیلچی زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی، سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادە بوویت و ئێمە هاو بەش کرد لەگەڵ ئەزمموی دیێرینی خۆتدا. خۆشەویستان وچانێکم دەبێت و زیاتر لەگەڵتان بەردەوام دەبم.